بە خۆشحاڵیەوە ڕاوندی دووەمی تواناسازی نیشتیمانی لە وەزارەتی خوێندنی باڵا ڕاگەێنین بۆ کردنەوەی دەرگای پێشکەشکردن بەڕووی خوازیاران و پێشکەشکارانی خوێندنی باڵا لە ڕۆژی یەکشەمەی دادێ دەرگای پێشکەشکردن لە زانکۆکانی کوردستان دەکرێتەوە بۆی خوازیارانی وڵاتی خۆمان پێشکەشی داواکارەکانی خۆیان بکەن. پرۆسی پێشکەشکردن بەسەر سێ بازنەی سەرەکیادا بەشە بێ. بازنەی یەکەمیان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی خوێندنی باڵایە. بازنەی دووەمیان بۆ وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. بازنەی سێمیشیان بازنەی پارالەلە کە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانە بە فەرمانبەر و دامەزرا و دانەمەزراوە بۆی بتوان بێن لێرە پێشکەش بکەن. ئەوەی کە جێگەی باس و ئاماژەی ئەوەیە بتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەم ساڵیش لەم ڕاوندەش نزیک لە ڕاوندی ڕابردوو تقریبان زیاتر بڵێن 6,000 کورسی بە هەر سێ ئاستەکەی دیپلۆمی باڵا و ماستەر و خوێندنی باڵا کراوەتەوە. بەشی هەرە زۆری کورسەکان ئەم ساڵ تەرخان کراون بۆ دیپلۆمی باڵا. نزیکی 1800 کورسی بۆ دکتۆرا دابین کراوە. ئەوی تریشی کە دەبێنێتەوە نزیکی 3000 و دیسان شتێکی ترە کەسرێکی هەیە بۆ ماستەرە لە وڵاتی خۆمان.